بە تاکید باگرانژی زۆری خستە سەریانەکان بەڵام ئەوە دەگەڕێتەوە لە پەرلەمانی کوردستان لێژنەی وەرزشی هەیە بەڵام لێژنەی وەرزشی بخۆیان ئەگەر کەم تەرخەمن بخۆیان دەبی لێپێچینەوە بکەن لەگەر لە یەکێت تۆپی کوردستان بڵێ کاکە ئەوە قانونی مەیە ئەوەکانی مەیە بەڵام وەکو ئێستا ئەوەی من بزانم هەتاکو ئێستا لێژنەی پەرلەمانی وەرزشی سەردانی هیچ شوێنێکی نەکردیە بە تاکیدەوە یعنی ئەو شتانە زۆر تەسیری دەبی لە سەیانەکان بەڵام ئەگەر ئەوەی بۆ دابنێن ئەوەی بۆ دابنێن شتێکی زۆر باش دەبی لە پەرلەمان تەسبیدی بکەن تەبان ئەگە یاسایەک دانرێت لە پەرلەمان تەبان بە کۆی 111 ئەندام پەرلەمان بێگومان شتێکی باش دەبێ زۆریشی ئەوانەی لە ناو پەرلەمان زۆریان لە ناسی زۆریشیان وەرشوانن ئەین دەتوانن یاسایەکی ئەوە دابڕێژن لە بۆ یانەکان و لە بۆ یەکێت تۆپی کوردستان شتێکی باشە تەمەنا دەکەم ڕۆژێک هەموو چالاکیەکانی کوردستان تۆپی پێ بێ چالاکیەکانی دەبیتن بە یاسا بکرێ یعنی بڕیارێک لە پەرلەمان دەربچێ زۆر ئیسفادەی هەم لە بۆ یاریزانەکان دەبی هەم لە بۆ یانەکان دەبی چکە ئەگەر ئێستا بۆ نمونە ئەوەگەمە یاسایەکمان هەبایە ئێستا لەوانەیە ئیشەکانمان بە ئاسانتر دەبوو باشتر دەبوو ڕێکتریش دەبوو و داواش دەکەم لە ڕێگەی جەنابتانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان یاسایەک لە بۆ وەرزش لە کوردستان دەربچی لە وەزارەتی وەرزش و لاوان لە لژنەی ئۆلۆمپی کوردستان لەگەر یەکێت تۆپی کوردستان تەنسیقەشیان هەبیتن بتوان یاسایەک دروستکەن هەم مافیاریزان نەخورێ هەم مافیانەکاریش نەخورێ هەم عەدالەتیش تێدا بیت وەڵاهی بەداخەوە تاکو ئێستا ئەوەی کە لە بەنسبەت وەرزشە لە پەرلەمانە تاکو ئێستا نەمان دیتیە ڕۆژێک لە ڕۆژان لە پەرلەمان یعنی داکۆچی لە وەرشوانان بکەن هەتاکو ئێستا نەمدیتەوە بخۆ داواش دەکەم لێیان یعنی ڕۆژێک بێن هەم بەڕاستی پێ درێن وەرزشیش لە بۆ هەموو شوێنە لە هەموو دنیا زۆر گرینگە ئەمە گەنجمانە هێلاوانمانە یعنی دەتوانین خزمەتیان بکەین بە شێوەی باشتر بە تەندروستێکی باشتر هەمومان تەنها یانە وەرزشەکان نییە وەرزش لە کوردستان بە شێوەی گشتی بە تێگڕات چکە وەرزش بڵین دەڵێن پێمان خۆش پێمان ناخۆشبی لە بۆشایەکی زۆر گەورە لە کوردستاندایە هەمومان گلەیی دەکەین هەمومان دەڵێن وەرزش وەکو پێویست هەمومان دەرینە وەرزش لە قەیراندایە کەواتە ئەرچی ئێمەشە بەڕاستی وەکو گەورەترین دەسەڵاتی یاسادانە لە کوردستان وەکو پەرلەمان ئێمەش وەکو لیژنەکە بەڕاستی من وەکو جێگری سەرۆشی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرش و کۆمەڵێک شتی تێکەڵە ئەو لیژنەیە ئێستا خۆشبەختانە دوو پرۆژەی زۆر گرنگ یەک لەلایەن بەڕێوەبەراتی یاخود بڵێن بەڕێوەبەراتی گشتە یاخود وەزارەتی وەرش و لاوانی حکوومەتی کوردستان بە شێوەیەکی گشتی یەکی لەلایەن چەند پسپۆڕێکتر کە دۆستی نزیکی خۆمان بەڕاستی دکتۆرە بەڕێزەکانی زانکۆ و لەسەر ئاستی پراکتیکیش کاریان کردووە لە وەرزش لە ماوەی چەندی ساڵی ڕابردووی یاریزان بووینە و هەروە پلەی کارژەری بەرزیان هەبووە لە لیژنەی ئۆڵۆمپی لە کارەکانی تر بۆیە ئێمە خەریکی ئەو دوو پرۆژەین بەڕاستی جا پرۆژەکەی وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی زۆر تێری بتەسەر ئەگەر ئەو پرۆژە بەو شێوازدارێکتر باسی هەموو کاکانی وەرز بکرێ فلان وەرزش بکە و فلان وەرز بکە و فلان وەرز بکە دیسان ئەو تێکەڵ و پێکرد دەبێتان چێخوایەتی لە وەرز دەبێت لە وەرزش چێخوایەتی ناخوە بۆیە ئێمە پرۆژەیەکی تۆکمە بەڕاستی ئەمن پێم باشە هەردوو پرۆژەکە گەڵاڵەکەین بکەن یەک پرۆژەی تۆکمە بۆ ئەوی وەرزشی کوردستان لەو قەیران دەربازکەین ئەگەر وانەکەین بەڕاستی دیسان جارێکتر 28 ساڵە وەرزش لەو عەزابەدا جارێکتر 28 ساڵ کە دەبێت تووشی عەزای بکەینەوە بۆیە پێویستە لەسەرمان هەمومان وەکو چ وەزارەت چ وەکو کاکات چکە بەڕاستی لیژنەی ئۆڵۆمپی وەرزش دەکە یانەکان وەرزش دەکەن بەڕێوەبەراتی گشتی وەرزش دەکە وەزارەتی وەرش و لاوان وەرزش دەکە کۆمەڵێک بەرپرس فێر بووینە لە دیوەخان دانیشتێ بڕۆ 2 ملیۆن چالاکیشکەوە ئێستا هەندێک ڕێکخراوەکانی کۆمەلگای وەدەنیش وەرزش دەکەن باش ئەوم تێکەڵ و پێکەڵی ئەوم زۆری بۆری حتمەن وەرزش دەواتە ئاقارێکی زۆر خراپ بۆیە دەبێت بە زووترین کات ئەو پرۆژە چاکە بە پێزە من دڵنیام هەردوو پرۆژەکە بەڵام بیکەن یەک پرۆژەی باش بۆ ئەوی وەرزش لەو قەیران و لە وەزعانارەبارە دەرباز بێ دەبێ بیکەین ئەگەر نەیکەین ئەو باڵەکە بە ئۆستۆی هەمومان دەبێت هەموو خەڵک دەزانی جەلاپەرێشان کاری وەرزش دەکات وەرە ئێستا لە ستۆدیۆ هاتوونە ئێستا مە خەریکی کاری وەرشین بەڕای من وەرزش لای من بەڕاستی وەکو جەلاپەرێشان لە هەموو کایەکانی ژیان لام گرنگترە پیرۆسترە وەکو شخصی خۆم دەڵێم وەکو جەلاپەرێشان بۆیە دەبێت ئەو پرۆژە لەو 2 ساڵی ماوە بەڕاستی بیڕوێنین و بیکەنە پرۆژەش بڕیارێکی زۆر باش بۆ ئەوی وەرزشی کوردستان چیتکە گلەیەکە یعنی ئەمن ئێستا گلەی دەکەم باشە کات گلەی لە چێ بکەم من بخۆم لە پەرلەمان یاسایە بە شێوەی جوان و ڕێک و بە تۆکمە کاری لەسەر نەکەی و پەرلەمان بڕیای لەسەر بدات